ئێمە وەکو بەرەبەراتی تەندروستی بەردەڕەش لەگەڵ کاروباری خۆپاراستنی ساختەمی دهۆک پێشی ئێستا کۆبنەوەکمان هەبووە بە ئامادەبوونی هەموو بەرەبەرایەتەکانی دهۆک ئاکری بیت ئامی دیبیتن هەندێک ڕێنماییمان وەرگرتووە کە ئێمە لەسەر ئەو ڕێنماییە بەڕێوە بچین کەوە چاوە خەڵکی ئاگادار بکەنەوە و لە حالەتی گومان لێکراوە چاوە معاملە لەگەڵ کەسەکە بکەن کە ئەوەی گومان لێکراوە بیتن پشتی هەنگی کە ئێمە خولێکی دیکەمانش کردیە بۆ ستافانی باردەڕەش کە چاوە دەستنیشان بکەن چاوە معاملە لەگەڵەکەن پشتی هەنگیش ئێمە وەکو خۆپاراستنی کارمەندانی خۆمان و خەڵکیش جێکی تایبەت لە بنکەی تەندروستی باردەڕەش دەستنیشانمان کردیە خوان نەکەتن ئەگەر نەفەرە گومان لێکراوە بتن هەر لەوێ دانین حتاکو تیمی دهۆک بێن چارەسەری بۆی بکەن وەکو دیکەش کە دەرمان و پێداویستی شتەوە خۆمان ئامادە کردیە و بۆ سەردان و بۆ شوێنەکانی کە قەلباڵغیلی هەبیتن کە ئەو جێ گومان لێکراوە بیتن ئێمە سەردان دەکەین ئینشاءڵڵا نەخێر چه حالەتۆمان نەکراوە الحەمدولله و چه حالەتیش گومان لێکراوەمانیش نەبی الحەمدولله بەڵێ ئێمە خۆمان ئامادە کردیە و هەمی چیزمان تەواوە ئینشاءڵڵا ئەگەر حال خوا نەکەتن حالەتکی تۆ گومان لێکراوە هەبیت. الو